سیادە عێراق خاچی عێراق کوردستان ئیتر دیارە ئەم دانیشتنە تایبەتە لە سەرداوای سەرۆکی پەرلەمان کاکرا مداخەلەکانی زۆربەی پەرلەمانتارەکان لە دەرێژەکانی وڵاتانی با بڵێن لە کوێتەوە تا دەگاتە وڵاتی تورکیا بۆ سەر خاچی عێراق بۆ سەر سیادەی عێراق بۆ سەر ئاوی عێراق بۆ سەر هاوڵاتیانی دهۆک هەولێر سلێمانی کە ڕۆژانە درونەکانی ئێران درونەکانی تورکیا ئیتر بە بڕووبیانی و جیاجات کە ئەمان وای کردووە ببێتە بێزاریەکی زۆر هەم پێشێلکاریەکی تەواوی سیادەی عێراقا و پێشێلکاریی تەواوی مافی مرۆڤ و ئەمانە هەمووی وای کردووە هەم پەرلەمان و هەم حکوومەتیش ئەمڕۆ کە پێویست دەکات بە تایبەتی ئەم کابینەیە جیاواز لەگەڵ کابینەکانی ڕابردوو ئەم کابینە پشتگیریی پەرلەمانی هەیە کۆدەنجێکی پەرلەمانی هەیە لە ئیتلافی ئیدارەی دەوڵەت ئەمڕۆم حکوومەتان پێکێناوە لەم پەرلەمانە زۆرینەی ئەوانن چوار فراکسیۆنەمە بەشداری ئەو بەنامەمان کرد بۆەوەی سەر ئەوەی دەکرێتە سەر هەرێمی کوردستان ئەمە یەک دەنجێک هەیە وەمە کارێکی نیشتیمانی کارێکی نێتەوەیە کارێکە پەیوەستە بەو سوندێکە خواردمانەوە ئەمەی کە ئێستا ڕوو دەدات هەرێمی کوردستان لە بەردەمی کۆمەڵێک ئەگەری ناخۆشدا هەیە تاکە شتێک بتوانێت ئەم ئەگەر و ناخۆشی و ئەو زیانانەی کە لە داهاتوو بیری دەکرێتەوە بە یەک ڕێزی ناوماڵی کورد دەتوانێت کەمکەینەوە